والله ئێمە ئەگەر بەڕاستی بێمە ئەگەر قەیرای دارایی کاری لە هەموو بوارەکانی ژیان کردووە یەکێک لەوانە کە وەرزشەوە و بە تایبەتی یاریەکەی ئێمەش جیمناستیک یاری جیمناستیک یاریێکی قورسە و پێداویستێکی زۆری پێویستە یعنی هیچ کەسێ خۆی ناتوانێت دەستکا بە گیرفانی خۆی ئەگەر نەتوانێت و پارە زۆری کە ئێمە پێویستمانە بەلایکەمە 15 دەفتەر بەس بۆ دابینکردنی ئەمریکانی نا ئەو هۆڵی کە ئێمە وەرزشی جیمناستیکی تیاکەین ئەگەر یەک کەسێ نەبێ ئەوە پشتگیریمان بکە ئێمە ناتوانین هەڵ دابینکەین ئەگەر ئێستا ئاوە دەست پێ بکەینەوە وانێ وەکو ئەمانی بتوانن یارمەتیمان بن و تۆزە هیچ نەبێ وەکو باری دارایی بۆمان ئامادەکەن ئێمە ئەتوانین بەهۆی ئەوەوە کۆمەڵێک ئامێر یان شتێکی کەم لە ئامێرەکان پیاکەین بەداخەوە لە پێش نادەکان یارمەتی یاری جیمناستیکیانە ئەوەی کە خۆمان کردوانێ وەکو یەکێتی جیمناستیکی سلێمانی و کوردستانیش یاریکردمان ئامادە کردو بەناوی یانەکان دامان بەزانەوە بۆی بتوانین هیچ نەبێ یارمەتیکی یاریزانەکان بن ئینشەڵا دوای ئەمە چالاکی کەمان ئەبێت دەوانێت پاڵاوانتیە بکەین یان لە کەرکووک یان لە هەولێر توانین یەکەم پاڵاوانتیە لە کوردستانە بکەین دوای 4 ساڵ کە نەما بوو یاری جیمناستیک